سڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانی بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی چوارشەممە سەرەتا سەردەڕی چەند هەواڵ کۆبوونەوەی هاوبەشی خانەنشینکراوان لە کرماشان برینداربوونی چوار کۆڵبەر لە سنوورەکانی بانە و نەوسود ناڕوونی چارەنووسی دوو کرێکاری دەستبەسەرکراو لە بانە درێژکردنەوەی ماوەی بەندکرانی دوو شارومەندی خەڵکی پیرانشار هێرشی پۆلیسی تورکیا بۆ سەرناوەندەکانی زمانی کوردی لە دیاربەکر ئیدامەی مانگرتنی کرێکارانی شاغڵ لە پایانە و مەغزەنەکانی سوتەمەنی لە ماشەر کۆبوونەوەی کرێکارانی ئەرکان سالی لە سایتە نەوتیەکانی پارسی جنوبی و ناڕەزایەتی خوێندکاران لە زانکۆی ئەلامەی تەباتەبایی تاران. درێژەی هەواڵەکان کۆبوونەوەی هاوبەشی خانەنشینکراوان لە کرماشان ڕۆژی سێشەممە 30 ڕەزبەری 1403 خانەنشینکراوانی بەشە جۆرا بۆ جۆرەکانی کرماشان لە کۆبوونەوەیەکی هاوبەشدا خوازیاری جێبەجێکردنی داخوازیەکانیان بوون. خانەنشینکراوانی کشوەری تامین اجتماعی و مخابرات لە کۆبوونەوەیەکی هاوبەشدا لە بەردەم سندوقی خانەنشینی ناڕەزایەتیان دەربڕی و خوازیاری چوونەسەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و هاوسەنگسازی حەقدەست بوون. برینداربوونی چوار کۆڵبەر لە سنوورەکانی بانە و نەوسود بەپێی راپۆرتی کۆڵبەر نیوز ڕۆژی دووشەممە 2 ڕەزبەری 1403 چوار کۆڵبەر لە سنوورەکانی بانە و نەوسود بە تەقەی هێزەکانی ڕژیم بریندار بوون. بەپێی زانیاریەکان کۆمەڵی کۆڵبەر لە سنووری هەنگەژاڵی بانە کەوتونەتە بۆ سێ هێزەکانی ڕژیم و دوو کۆڵبەری خەڵکی بۆکان بە ناوەکانی کەماڵ مەحموودی تەمەن 40 ساڵ و شکرۆڵڵا پاشناو نادیا تەمەن 42 ساڵ بە تەقەی ڕاستەوخۆی بریندار بوون. لەلایەکی دیکەوە دوو کۆڵبەر کە ناسناویان ئاشکرا نەکراوە بە فیشێکی ساچمەیی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی لە سنووری نەوسود بریندار کراون. ناڕوونی چارەنووسی دوو کرێکاری دەستبەسەرکراو لە بانە بەپێی هەواڵی گەشت و چارەنووسی دوو کرێکاری خەڵکی بانە بە ناوەکانی کەریم عەزیزی و قادر ئیسماعیلی پاش دەستبەسەربوون لەلایەن ناوەندامنێتیەکانەوە بە ناڕوونی ماوەتەوە. بەپێی ئەو راپۆرتە کرێکارانی شاغڵ لە کارخانەی بتۆنسازی دڵتا بتۆن لە شاری بانە بە ناوی کەریم عەزیزی خەڵکی گوندی قابیرەی سەر بە شاری بانە مانگێک لەمەوبەر لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەستبەسەر و بۆ شوێنی نادیا ڕاگوێزراوە. هەروەها کرێکارێکی دیکە بە ناوی قادر ئیسماعیلی تەمەن 40 ساڵ ساڵی ڕابردوو لەلایەن ئیسلاحاتی سوپای پاسدارانەوە ڕفێنرا و 2 مانگ لەمەوبەر بە دوواداچوونی بنەماڵەکەی بە ئاکام گەیشتووە و زانیویانە کە لە زیندانی ورمێدا ڕاگیراوە. ناوبراو لە ماوەی 1 ساڵ بەندکرانی لە دەست ڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبش و هەفتەی ڕابردوو دایکی توانیویە چاوی پێ بکەوێت. درێژکردنەوەی ماوەی بەندکرانی دوو شارومەندی خەڵکی پیرانشار بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ماوەی بەندکرانی دوو شارومەندی خەڵکی گوندی خۆڕەنجی سەر بە پیرانشار بە ناوی سەلام سوڵتانی و ئەمیر فەقیە لەلایەن دەزگای قەزاییەوە درێژ کراوەتەوە. سەلام سوڵتانی و ئەمیر فەقیە لە بروارەکانی حەڤەی گوڵان و دووی جۆزەردانی ئەمساڵ لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەستبەسەر و بۆ گرتوخانەی شاری ورمێ ڕاگوێزراون. ئەو دوو شارومەندە لە ماوەی بەندکرانیاندا لە مافە سەرەتاییەکانیان بێبەشکراون و لەم دوایانەدا ماوەی بەندکرانیان لەلایەن دەزگای قەزاییەوە درێژ کراوەتەوە. هێرشی پۆلیسی تورکیا بۆ سەرناوەندەکانی زمانی کوردی لە دیاربەکر سەر لە بەیانی دووشەممە 2 ڕەزبەر هێزەکانی پۆلیسی تورکیا هەڵیان کوتاوەتە سەر سێ ناوەندی زمانی کوردی سەر بە ڕێکخراوی کۆمەڵی لێکۆڵینەوەی زمان و چەندین میزۆپۆتامیا و پرتوکخانەی پاییز و چەندین کەسیان دەست بەسەر کرد. لەو هێرشەدا دەرگاکان شکێنراون و هاوسەرۆکەکانی کۆمەڵی لێکۆڵینەوەی زمان و چەندین میزۆپۆتامیا مامۆستاکانی زمانی کوردی خاوەنی پرتوکخانەی پاییز و بەگشتی 23 کەس دەست بەسەر کراون. هەروەها دەست بەسەر 409 پەرتوک و 144 گۆڤاری زمانی کوردیدا گیراوە و ناوەندەکەیان تێکداوە. ئیدامەی مانگرتنی کرێکارانی شاغڵ لە پایانە و مەغزەنەکانی سوتەمەنی لە ماشەر کرێکارانی پەیمانی شاغڵ لە پایانە و مەغزەنەکانی سوتەمەنی بەندەر ماشەر ڕۆژی سێشەممە 30 ڕەزبەر بۆ 9هەمین ڕۆژی بەردەوام دژ بە جێبەجێنەکردنی داخوازیەکانیان مانیان گرت. کرێکارانی پەیمانی خوازیاری زیادکردنی حەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان گۆڕانی دۆخی پیشەیی
پێدانی مەزایە دواخراوەکان، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی، پێدانی بوونی کرێکاری و نەوتکارت، پەرداختی حەقی بیمەکانیان بە ڕێکخراوی تەمین نیشتیماعی، پێدانی پاداشت و سەختی کار، هەروەها دابینکردنی ئیمکاناتی ڕفایی و بیمەی دەرمانی بوون. کۆبوونەوەی کرێکارانی ئەرکان سالیس لە سایتە نەوتیەکانی پەرسی جنوبی. کرێکارانی ئەرکان سالیسی شاغڵ لە سایتەکانی پەرسی جنوبی ڕۆژی سێشەممە 30 ڕەزبەر لە ناڕەزایەتی بەدۆخی پیشەیی و مەعیشەتی کۆبوونەوە. کرێکارانی ئەرکان سالیس خوازیاری هاوسەنگسازی حەقدەست، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵای ڕیزبەندی، وەلانانی جیاوازی، نوێکردنەوەی گرێبەست، پێدانی بوونی کرێکاری و نەوتکارت، دابینکردنی ئیمکاناتی ڕفایی و بیمەی، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، بەڕێوەچوونی یاسای 14 ڕۆژکار 14 ڕۆژ پشودان و زیادکردنی مەزایە وەکو وامی بەهرە بوون. ناڕەزایەتی خوێندکاران لە زانکۆی عەلامەی تەباتەبایی تاران. ڕۆژی سێشەممە 30 ڕەزبەری 1403 خوێندکارانی زانکۆی عەلامەی تەباتەبایی تاران لە کۆبوونەوەیەکدا ناڕەزایەتی خۆیان لە ئازگیان لە دەستدانی 53 کرێکار لە معدەنی تەبەز و ناڕوونی چارەنووسی خوێندکارە دەرکراوەکان دەربڕی. بەپێی وێنانەی بەدەستمان گەیشتووە، خوێندکارانی ناڕازی بە دەستەوەگرتنی پلاکە دەرخوازیاری ئازادی، زیە نەبەوی و گەڕانەوەی هەموو خوێندکارانی دوورخراو لە خوێندن بۆ زانکۆ بوون. خوێندکاران هەروەها بە بڵاوکردنەوەی تراکت دژایەتی خۆیان لەگەڵ سیستمی سەرمایەداری ئیسلامی کە هۆکاری گیان لە دەستدانی دەیان کرێکار نیشاندا و خوازیاری یەکڕێزی هەموو چین و توێژەکانی کۆمەڵگا بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ ڕژیمی گەندەڵی کۆماری ئیسلامی بوون. دەست لە کارکێشانەوەی کرێکاران لە معدەنی تەزرەی شاهڕوود. لە دوای ڕوودانی کارەساتی معدەنی تەبەز و کوژران و برینداربوونی دەیان کرێکارانی کانگەی تەزرەی شاهڕوود دژبە نەبوونی ئەمنیەتی پیشەیی مانیان گرت. لە کارەساتی ساڵی ڕابردوو کانگەی تەزرە بەهۆی نەبوونی ئەمنیەتی پیشەیی 6 کەس گیانیان لەدەستدا، بەڵام بەرپرسانی دەوڵەت هیچ هەنگاویەکان بۆ دابینکردنی ئیمکاناتی ڕفایی بۆ کرێکاران هەڵنەگرت. برای یەکێک لە گیانبەختکردوانی کارەساتی کانگەی تەبەز ئاشکرای کردووە کە 1 ڕۆژ پێش ڕووداوەکە کرێکاران هەستیان بە بۆنی توندی گاز کردووە، بەڵام بەڕێوەبەرانی شرکەتی کرێکارانیان ناچار بە کارکردن لەو دۆخە مەترسیدارە کردووە. بنەماڵەی کرێکارانی گیانبەختکردو داوای سزادانی بەڕێوەبەرانی شرکەت و ئەو بەرپرسانەی دەوڵەت دەکەن کە لە ئاست گیان و تەندروستی کرێکاران کەمتەرخەمن. مانگرتنی بەندکراوان لە 35مین هەفتەی بەردەوامی کارزاری نابۆ ئێدام. ڕۆژی سێشەممە 30 ڕەزبەری 1403 بەندکراوانی سیاسی لە 21 زیندانی وڵات بۆ 35مین هەفتەی بەردەوام درێژیان بە کارزاری نابۆ ئێدامدا. بەندکراوانی بەشدار لەم هەڵمەتە بەیاننامەیەکیان بڵاو کردووەتەوە و تێیدا داوایان لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، چالاکانی سیاسی و ئەندامانی پارلەمان لە سەرانسەری جیهان کرد پێشوازی لە مەسئول پزیشکیان نەکەن و لە بەرامبەر شەپۆلی ئەدام و سەرکوتی چالاکانی سیاسی و مەدەنی لەلایەن کۆماری ئیسلامیەوە کاردانەوەیان هەبێت. بەندکراوانی مانگرتوو هەروەها وتیان پزیشکیان نوێنەری زۆربەی خەڵک نییە، بەڵکو نوێنەری بەیتی ڕێبەریە و کۆمەلگای جیهان ئەبێ گوێبیستی دەنگی ڕاستەقینەی خەڵک بێت، نەک دەسەڵاتی دیکتاتۆری کۆماری ئیسلامی. گیان لە دەستدانی سوختبەرێکی بەلوچ بە تەقەی هێزەکانی ڕژیم لە ئیرانشار. ڕۆژی شەممە 31 خەرمانانی 1403 هێزەکانی حکوومەت تەقەیان لە ئۆتۆمبیلی سوختبەرێک کردو بۆ هۆیەوە ئۆتۆمبیلەکە وەرگەرە ئاگری گرت و شۆفێری ئۆتۆمبیلەکە گیانی لەدەستدا. بەپێی راپۆرتی کەمپێنی چالاکانی بەلوچ، هێزەکانی یەگانی میرسا لە 3 ڕیانی بەزمان بۆ ئیرانشار ئۆتۆمبیلی سوختبەرێکیان داوەتە بەر دەست درێژی گولە و لە ئەنجامی ئەو تەقیکردنەدا شۆفێری ئۆتۆمبیلەکە بە ناوی ڕۆحوڵڵا ئیقتیداری نژاد تەمەن 40 ساڵ گیانی لەدەستداوە. وا دوایین هەواڵ لە سێدارێدانی بەندکراوێک لە زیندانی هەمەدان. ڕۆژی سێشەممە 30 ڕەزبەری 1403 حکمی ئێدامی بەندکراوێک بە ناوی مەلێک حسێن تورکاشۆند لە زیندانی ناوەندی هەمەدان جێبەجێکرا. حسێن تورکاشۆند پێشتر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزاییەوە بە ئێعدام مەحکوم کرابوو. ئەو بەندکراوە خێزاندار و باوکی 2 منداڵ بووە و هەواڵی لە سێدارێدانی هێشتا میدیایی نەکراوەتەوە.
بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.